بەناوی خودای گەورە و کاتتان باش بەڕێزان لە فێرکاریدا باسی ئەوە دەکەین چۆن بتوانین لە مایکرۆسۆفت ئێکسڵ بەبێ کردداری کەت و کۆپی زانیاریەکانمان لە گشت سلایدەکانمان دووبارە ببێتەوە وەکو خشتە و سەرێ بابەتەکان. بۆ بینینی گشت فێرکاریەکان سەردانی چێناڵی یوتیوبەکەم بکەن بە ناوی مامۆستا دیدار محەممەد. بۆ نمونە ئێمە داتایەکمان هەیە لە کۆمەڵێک شیت پێک هاتووە، جا چۆن وا بکەین هەندێک زانیاری هەیە بۆ نمونە لە سەرە بابەتەکانە لە خشتەیە لەیان لە هەر زانیارێکی ترە گشتی لە شیتەکان دووبارە دەبێتەوە. چۆن وا بکەین بەبێ ئەوەی کردداری کەت و کۆپی ئەنجام بدەین یاخود ماوەیەکی زۆر بە دووبارەکردنەوەیان خەریک بین بە کەمترین ماوە گشت زانیاریەکان لە گشت لاپەڕەکان دووبارە بێتەوە. بۆ ئەمە بەسەدەینە بەشی ژێرەوە لێرەدا لە شیتەکان کە لە چەند شیتێک پێکاتوە لە یەکێک لە شیتەکان کلیک دەکەین، دواتر کلیکی لای ڕاست سەلێکت ئۆڵ شیتس دیاری دەکەین. دوای ئەوەی کە دیاریمان کرد ئەگەر سیر بکەین گشت شیتەکانی بۆ دیاری کردین. ئینجا دوای ئەوە هەر زانیاریە کە دەمانوێت بۆ نمونە دەمانوێت لێرەدا زانیاریەکی تێکست تۆمار بکەین. لێروکانەدا بەم شێوەیە دەینووسین. ئینجا دوای ئەوەی کەم کردارەمان ئەنجامدا دەتوانین ڕێخستنی بۆ بکەی و فۆنتەکە ڕەنجی بگۆڕی و هەروەها قەبارەکەی ڕێخستنی بۆ بکەی بەم شێوەیە. و دواتر بۆ نمونە دەمانوێت خشتێک دروستکەین. دەین لێروکانەدا خشتەکەمان دیاری دەکەین. لێرەدا بەم شێوەیە هەر زانیاریەکی هەر بە شێکەتەوێ تۆ ڕێخستنەکەی بۆ ئەنجام بدەیت بەم شێوەیە تەنها لە یەک شوێندا کردارەکە ئەنجام دەدەیت. دوای ئەوەی کەەوە ئەم کردارانت ئەنجامدا ڕێخستنت بۆ کرد جا هەر بەشێکی تر هەر زانیارێشتر کە ویستیت بیهێنی بەم شێوەیە بۆی ئەنجام دەدەیت. ئینجا دواتر ئەگەر ئێستا ئێمە بین سیر بکەین کلیکێک لەسەر یەکێک لە شیتەکان بکەین، ئەمە شیتی یەکەم هەر سیر دەکەین هەمان ڕووکارە، شیتی دووەم سێم چوارەم پێنجەم بە هەمان شێوە هەمان ڕووکاریان وەرگرت بەبێ ئەوەی کردداری کەت و کۆپی تیادا ئەنجام بدەین. بە هیوای سوود بینین.